بەناوی خودای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕسەی زانایان سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان بۆ ئەڵقەی ئەمجارە دەڕۆینە خزمەتی مامۆستایە کە لە 94 ساڵی تەمەنیە لە دەستپێکی سەرەتای تەمەنیە لە خزمەتی زانستی شەرعیە بوو تا ئەو کاتێک کە وەفاتی فەرموو. ژیانێک پڕ لە سەروەری، پڕ لە خزمەت، لە میحراب، لە مینبەر، لە مەدرسە و لە حوجرە و لە خزمەتی مامۆستایانی ئاینی. ئەویش ڕێزار جەنابی مامۆستا مەلا شەریف دووشیوانی. جا ئێمە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستە لە خزمەتی هەم کوڕ و هێندێک لە قوتابیەکانی دەبین بۆی کە سەربردەی پڕ لە سەروەری ژیانی جەنابی مامۆستا مەلا دووشیوانی لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستە عەرزکەین. ئێوەی ئەزیز تا دوا ساتی بەرنامە بینەرمامن. ژیان نامەی مامۆستا مەلا شەریف دووشیوانی، ناوی شەریفی کوڕی ئەحمەدی کوڕی موحەممەد دووشیوانیە. لە ساڵی 1992 لە گوندی دووشیوانی سەربەناحیەی قوشتەپەی پارێزگای هەولێر لەدایک بووە. مامۆستا شەریف دەستپێکی خوێندنی لە خزمەت مەلا سەعیدی براگەورەی دەبێت و دواتر وەک نەریتێکی فەقیان بۆ زیاتر کۆکردنەوەی زانستی شەرعی لە شار و شارۆچکەوتەیەکانی کوردستان لە خزمەت زۆرێک لە مامۆستا بەرزەکان تەواوی زانستەکان دەخوێنێت و بەم زۆرە بەردەوام دەبێت تا دوجار دەڕواتە مزگەوتی شێخ موستەفا لە هەولێر لە خزمەتی ئەوا کۆتایی بە خوێندنەکەی هێنا. هەر لە خزمەتی شێخ لە ساڵی 1926 بڕوانامەی زانستی وەردەگرێت، دواتر تەریقەتی نەقشبەندیشی پێدەدات. دوا بە دوای ئەوە مامۆستای دووشیوانی وەک پێشنوێژ و وتار خوێن لە چەندین مزگەوت خزمەت دەکات بۆ هەر شوێنێکیش کە بۆی ڕۆیشت بێ لە پاڵ ئەوەیان مەدرسە و حوجرەی تیا کردوتەوە بەردەوام فەقەی دەرزداون. مامۆستا شەریف زۆرێک لە مامۆستایانی پایە بەرزی پێگەیاندون کە تا ئەمڕۆ دواتریش بەرهەم و خێری نەبراوەی ئەم گەلودینەن. هەڵبەتە جەنابی مامۆستا زانایەکی پایە بەرز و بۆ خودا سوڵحا و پارێزگار و بە هەڵوێست و گوێر و ماندوونە ناس و بەردەوام بووە. مامۆستا مەرجەعێکی سەردەمی خۆی بوو بۆ چارەسەری گرفت و وەڵامی سەرجەم پرسیارە ئاڵۆزەکان بۆ خەڵک و زانایانی دەوروبەر. حوجرەکەی مامۆستا مەڵبەندێک بوو بۆ کۆکردنەوەی سەرجەم زاناکان، هەمیشە دەرگای واڵا بوو بۆ وەڵامە شەرعیەکان. دوجار مامۆستا مەلا شەریف دووشیوانی لە 22/1986 لە تەمەنی 94 ساڵیدا وەفات دەکات لە مەراسیمێکی شایستە تەرمەکەی لە گۆڕستانی گردەڕەشە لە شاری هەولێر بە خاک دەستپێرن. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. لە دەستپێکا کورتەیەک لە ژیانی جەنابی مامۆستا مەلا شەریفمان بیست لە خزمەتیشێک لە کوڕەکانی بەڕێز دکتۆر محەممەد شەریف دەدوێنین ئەوەی کە لەسەر بردەی جەنابی جانی مامۆستایە لە بۆمان بدوێ. مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر بێ. خۆش بێ بەخێر بێ. زۆر سپاس. مامۆستا مەلا شەریف دووشیوانی باوکی بەڕێستان بوو، خوای گەورە دەرەجەی عالیکە. ئەگەر پێمان بڵێ دەستپێشی زانستی جەنابی مامۆستا لەکوێوە دەستی پێکرد، مامۆستایەکانی چێ بوون، لە کوێن دەردەژیا ئەو کاتە؟ خۆی ولادەتی لە گوندی دووشیوان منتکن. بەڵێ لە گوندی دووشیوان لەوێ بە وەلەد بووە. وابزانم 1897 شتێکی وە. باوکی مەلایە، مەلا ئەحمەدی سائیم مەعروف بووە، مەلایەکی چاک بووە. من کتێبی ئەوم هەیە خەت وەخت خۆی توحفەی نووسیتەوە، توحفەکەی لای من هەیە. ئەویش هەر مەلا بووە. مەلایەکی چاک بووە، لەقەبی سائیم بووە، مەلا ئەحمەد السائیم. مەبەستی ڕۆژووە؟ یعنی بە ڕۆژی بووە، لەقەبی خۆی کردتە سائیم الدووشیوانی، مەلا ئەحمەد السائیم الدووشیوانی، کوڕی ئەو بووە. مەلا ئەحمەد 6 کوڕی هەبووە. مەلا شەریف و مەلا طەیب
ئەوە کوڕێ گچکەکانێتی ژنە گەورەکەی وەفاتی کردووە، ژنە شتری هینا ئەو دوو مندارەی بووە. یعنی باوکم عمری وابزانم 7 ساڵان بووە مەلا ئەحمەدی سائیم وەفاتی کردووە. فلای برایەکانی بەخێویان کردیە. مام مەلا سعید هەبووە، مەلایش چاک بووە مەلا سعید، حاشێ و ماشێی زۆرە. مەلا حەمەدەمینی هەوایی شاعیر ئەو لای ئەو خوێندیەتی تا بوویتە فەقێ. لە پاشان چووە لای زۆر مەلایان خوێندیتی، لە خۆشناوەتی خوێندووە لای زۆر مەلایان. لە پاشان هاتیتەوە هەولێر، لە هەولێر لای مەلافەندی خوێندیتی. لە پاشان چوویتە لای شێخ مستەفای. لای شێخ مستەفا مامۆستایەکان هەموو کیبار بوونە. بەرێ مامۆستایەکانی کیبار بوونە. طبعا مامۆستایەکانی کیبار بووە، هەموو عیلمەکانی خوێندیە. مەسەڵەن تەهزیب بەخۆی نووسیتیەوە، ئێستا لام هەیە. تەهزیب المفتارە تەهزیبی خوێندیە لای مەلافەندی، علمی کەلامی لای مەلافەندی خوێندیە. باشان چوویتە لای شێخ مستەفای مدەیەک مایتەوە لەوێ دەرێ، لەوێش ئیجازەی وەرگرتیە. لای شێخ مستەفا وەریگرت. لای شێخ مستەفای ئیجازەی وەرگرتیە. لە پاشان لە زۆر مەلایە لە زۆر گوندان مەلایەتی کردووە. زۆربەی مەلایەتیەکەی کە فەقێی زۆر بووە، هیچ فەقەیەک نەبووە لەو زمانی نەچبیتە لای ئەو، وەکو مەلا سەید محەممەدی پیردا. لە چێ بوون مامۆستا؟ گردەسۆر. لەوێ ئەمن ویلادەتی گردەسۆری مە. مەلا سەید محەممەد پیرداودی ئەمە فەقێ ئەو بوو، لەوێ لای ئەوی دەخوێن. سەید محەممەد لاوی خوێندیتی؟ لاوی خوێندویتی. بریان ما با ئەو دەیزای دەیناسی. مەلا خەلیلی دووسەرەی ئەوەی شاعیر لای ئەو خوێندیتی. مەلای ئەو زمانی ئەغلەبیان مەلا نەبوو لەکن بام نەخوێندبی. ئەوە ناوداری و زانستەکەی کرد بوو کە فەقێ لە خۆڕابشێشی مەشهور بوو، باوکم مەشهور بوو وەختی خۆی. فتر لە پاشان مدەیەک لەوێن دەرێ بوو تەقریبەن 15 ساڵ مایتەوە لە گردەسۆر. ئاخری مامۆستا هەم ئیمام بوو هەمیش خەتیب بووە، لە پاڵ ئەوەش حوزرەی هەبووە. حوزێکی گەورەی ئالا بوو. تقریبان دائما 12-13 فەقێ 15 فەقێ لای خۆی پێچ مستعیدی هەبووە دائما. شەرحی سەمەدیەی کردبوو، شەرحی سەمەدیەی کردبوو، بەڵام شەرحێکی بە قووەت بوو. خۆی باوکم خوافکە کتابەتی نووسینی بە قووەت بوو، ئیملای بە قووەت بوو، عەرەبیەکەی بە قووەت بوو، اعتیادی نەبوو وەکو هەر بەلایەک. وەکو برەی شعوری کردکە کە مەغرور بووە بەو کتێبەی دایناوە. غروریش لە تەسەوف ئەمانە هەموو شتێک دەفەوتێری ئەڵێن ئەو کتابەی نووسیە سووتاندیتی نەیدایە بە فەقێیان. یعنی قەزدم تەسەوفەکەی لەوەی بووە، خڕ دەبوونەوە لە مزگەفتی خانەقای لای باوکم، مناقەشاتیان ئەکرد. هەر بەحسی دنیا بکرابایە ڕەئەسەن پێڵاوەکەی دادەناو دەگۆ دەزێژشی دەشۆ دەزێژش هەتا دەهاتەوە مەوزوعەکە لە سودایان زانی کە بەحسی دنیا باە مەجلیسەکەی بەجێ دێشت. یاری مەلای بەدین هەبووە، بەس وەکو ئەو شەکلەیە هیچ بەشێکی دنیای لە مەجلیسا بەشی دنیا نەبوو. من بەو دوایە زانیم کە وەختی خۆی لە پردێ مەلا عەلیەکە بووە، زۆر مەلا بووە، مەدرسەیەکی گەورە هەبووە لە پردێ ئەو وەختی عشریناتە بزانە ئەو وەختیە
لەگەر مەلا مستەفای پێکەوە فەقێ بووینە بەو دوایەی تاهیری ئامۆزا بدەجارتەوە چوویتە لای خزمەت مەلا مستەفای ئیشی حیزبیانە بووە وتی ئەتوو چێی تی کوڕی مەلا تەییبیمە مەلا تەییب چێە برای مەلا شەریف مەلا شەریف چێ مەلا شەریف دووشیوانی زۆر پێخۆشەبی دەرێت دەبی خەبەری بدەنێ پێم خۆشە بیبینم نەچوویتە لای بەڵام کە باسی مەلا مستەفا دەکا هەر نەدەستا یعنی مەلا مستەفا لە دردا مەلا مستەفای خۆش دەویست کە ڕەفیقی بووە بەڵام نەچووە لای برێ وەڵا سوکە دنیا بوو ئەو وەختی بەریست بەمام میگوت و مەلا تایبەتوو بڕۆ ئەویش داوای پام میکردەوە ئەلا کولێن ئەو هابوو خۆی لەگەر دین لەگەر دنیا دۆست نەبوو ئاخر وێزگەی مامۆستا مەلا شەریف دووشیوانی کە تێیدا تەدریس و مەلایەتی کرد شوێ بوو مامۆستا لە خانەقای هەتا وەفاتی فەرموو هەلێ بوو لەوێ فەقێی هەبوون دەهاتنە لای دوا ساتی تەمەنی بۆ مەلا تەیب لای ئەو دەیخوێن مەلا تەیب بەحەرکەی بەحەرکەی ڕۆژێک مامۆستا مەلا ساڵح خوافک سبەینان هات داخوا بزانن فەقێکان هەرستاینە نوێژی بەیانیان کردیە نەکردیە ئەو وەختی هاوین بوو لەسەر بانی مزگەفتێ دەنووسین لەسەر بانی کەت تازە ڕۆژشەرات بوو بەخەبەر نەهاتووە مامن عەسایەشی لەسەر سیجی دانا ئێگوتی کوڕی مەلا شەریفیشە ناوێرم قسەی پێ برێم چکە زانیم بابیشم تۆزێ تونندە لەو قەزیە گوتی ئەوە تو کوڕی مەلا شەریفیشە ناوێرم قسەی پێ برێم بۆ نوێ ئاشگاسی کردی ئاگاسی کرد مەلا شەریف وەکو فەقەیانی کوردستان لە چەند مەدرسانی خوێند و دەستی بە خوێندنێ کرد ئەو مەدرسانی کە مەلای باشی لێبوو لەو مەدرسانە دەرسی خوێندیە مەلایەکە بوو پێیان دەگوت مەلا عەلی ڕواندزی لە مەدرسەی مەسی مەلا عەلی ڕواندزی دەرسی خوێندیە مەلایەکی دی هەبوو پێیان دەگوت مەلا عوسمانی خۆرمەلەی خۆی لە ئەوێنەی بوو بەس بە خۆرمەلەی مەشهور بوو مەلا عوسمانی خۆرمەلەی لە کنەویش دەرسی خوێندیە مەلایەکی دیکە هەبوو مەلایەکی باش بوو پێیان دەگوت مەلا ئیسماعیلی ناقیس ماوە چش لە کنەوی خوێند مەلایەکی دی ناوی مەلا عەبدولقادری سێگرتکانی بوو پێیان دەگوت مەلا قادری ڕەش ماوە چش لە کنەوی خوێند ئەو دەرسانەی هەتا ئاخری پێیان دەگوت ئاخری مادە ئاخری خوێندنی گەیشت خلاص بوو هەنجی چووە خانەقای شێخ مستەفای نەقشبەندی لە خزمەت شێخ مستەفای خوێندنەکەی تەواو کرد و شێخ ئیجازەی مەلایەتی دایە لە ساری 1926 عنی عمری تقریبا 32 سال بوو کە ئیجازەی وەرگرت 7 ساریش مندار کە گەورە دەبێ عمری تەمەنی 7 سال ئەو دەست بە خوێندنێ دەکا معنای وایە مامۆستا 25 سال خوێندنی کرد ئەو ئیجازەی وەرگرت لە خزمەت شێخ مستەفای نەقشبەندی زا مەلایەتی کرد لە چەند گوندان لەو گوندانش هەمووی مەدرسەی هەبوو مەلای چاک لە کنەویان دەخوێند فەقێ نزیرەک و تێگەیشتی لەلایەن دەخوێند پاشان باری کرد هاتە هەولێرێ لە مزگەفتی خانەقای شێخ مەزهەری ئەوی بن دەرچی قەراتێ ئێستا نافورەکەی لێیە لەوێن دەرێ مامۆستا مەلا شەریف مەلا بوو ئیمام بوو خەتیب بوو مدرس بوو دەرسی دەداوە فەقێ هەبوون زۆر جار ڕۆژی جومعان ئەگەر چبامە هەولێرێ دەچووم خوتبەم دەکرد لە مزگەوتی مامۆستا شەریفی بە قەسدی ئەوەی وەبیجێم لە خوتبەی مامۆستا شەریفی ببێ خوتبەی دەدا زاتشی زۆر مەبارەک بوو تەمەنەشی جوانی و ڕێکوپێشی هەبوو ڕدێنەکی سپی بوو بەژنشی درێژی ئەندام و ڕوومەتی
تۆر و سپی بوو کە خوتبەی دەدا خوتبەکە و لەعزەکەی هەند وها تەسیری دەکرد لە خەرچی بە زۆری خوتبەکەی لەبەر دەخوێندەوە مامۆستا عالمەکی زۆر بەدین بوو لەو ماوەیە کە لەو مەدرسانە دەرسی دەداوە چەندان مەلا لە خزمەتەوی دەرسیان دەخوێند و دەردچوون دەبوونە مەلای چاک و دەبوونە مدەڕیز یەک لەوان برای خۆی بوو مەحەسن مەلا تەیب دووشیوانی یاوی دیکە کوڕی خۆی بوو دکتۆر محەممەد شەریف ئەوێ دی مەحەسن مەلا ئەحمەدەمینی سوێری مەحەسن مەلا سادقی فەرهادی مەحەسن مەلا سەعیدی فەرهادی مەحەسن مەلا عەبدوڵای سێبەردانی مەحەسن مەلا عەلی بیرە عارەبانی مەحەسن مەلا سەید محەممەدی پیرداودی مامۆستا مەلا عەبدوڕەحیمی مەحەسن مەلا عەبدوڕەحمانی شەمشولەی کاکم مەلا تەیب ڕەحمەت بی ئەویش لە کنەوەی خوێندماوەکی زۆر و ئەمنیش پێ 6 مانگ دەرسم لەکن مەحەسن مەلا شەریفی خوێند دەرسی تحفەم لەکن دەخوێند ئەوی دی مەحەسن مەلا ئیسماعیلی دێرەیی لە سولەیمانیە ئێسلام مەلا ئەحمەدی خێل لە ئاکرێ ئەوانە هەمووی فەقی مەحەسن مەلا شەریفینە لەو ماوەی دەرسم لەکەم خوێن زۆر شتی عەجایبم لێ دەدید لە مامۆستای کە دەرسی تحفەی دەداوە وەکو سوار وراغەشی عەجید بی خۆشمەی بوو کاغار بدا ئەوها دەرسیمەی دەداوە قەتعیەن وەستان و ئەو شتانەی نەبوو هەمووی هەلەبەر بوو ئەو تحفەی ئەو کە دەرسی تحفەی هەندە ناخۆشە و زەحمەتە و مامۆستاکەم دەزان و دەبی کتێبان بین و چەند حاشیەی لەسەر بی و ئەو کتێبی دینا کتێبەکە خەت بوو بابی نووسیبی و مەحەسن مەلا ئەحمەدی دووشیوانی دەستخەت بوو قەتعیەن حاشیەکی لەسەر نەبوو ئیلا تەنیا تحفە بوو نووسرابەوە ئەو تحفەی دەگۆتەوە کە ئەنەما حاشیەکانی هەموو لەکن مەوجود بوو بەبێ وەستان بەبێ ڕاوەستان ئەو دەرسانەی دەگۆتەوە و زۆریش ڕەوان بوو لە دەرزگۆتنەوەکەی مامۆستا عالمەکی گەورە بوو زۆر بەدین بوو کەدا دەنیشت لە غورفەکەی خۆی لە مزگەوتی خانەخایە دائیمە مەلا داهاتن کۆ دەبوونەوە و پرسیارانی شەرعیان لێ دەکرد هۆدەکەی زێنە دەبوو لە مەلایەن مەجلیسی وی دائیمە مەجلیسی بەرەکەت بوو مەجلیسی عیلم بوو بەحسی دنیا لە مەجلیسی وی نەدەکرا زۆر پێی ناخۆش بوو بەحسی دنیا بکرێ زارێکی ڕەمەزان بوو چوومە خزمەتی مامۆستا دانیشت بوو یەکە چیلەکەن بوو شێخەک بوو ناوی نادەم ئەو شێخەیە هەندێک بەحسی دنیای کرد مامۆستا مەلا شەریف خۆی لێ تووڕە کرد گوتی یا شێخ ئەوە ڕەمەزانە لە خۆت قورئانی بخوێنە بەحسی خەرچی مەکە جەجا مامۆستا عادەتی ئەوها بوو دائیما ئیلا لە مەجلیسی وی دەبایە باسی دین بکرێ باسی عیبادەت و تاعەت بکرێ باسی مەسائلی شەرعی بکرێ باسی ئەو کتێبانە بکرێ ئەگەر جێیەکی ئیشکال بایە هەر کەسێکی چوو باکنی پێی دەگوت فران مەلا ئەو جێە معنای ئەو هایە فران وەختی ئەو مەلایە هات ئەومان نیشاندا و ئەو جێمانەوە هەر کرد و ئەتوش تەماشاکە فێر بە و ئەو هانا ئەگەر جارێکی ببایە بەحسی دنیایان کرد بایە مەلا جار وە دەبوو بەحسیان دەکرد و ئەویش پێی نەدەکرا کڕیان بکاتەوە هەر دەستا ئێدی دەستی دەدا مەسینەکەی دەستێژە بشوە یعنی من لە ناوەنگۆ نامینێم لە مەجلیسێنگۆ بەشداری ناکەم جا ئەوها پیاوەشی ئەوها بەدین و ئەوها مبارەک بوو لە علمیش زۆر شارەزا بوو هو زۆریش بەدین بوو قەتعیەن لای نەدەدا لە فتوای شەرعی مەذهبی ئیمامی شافعی وەلامی دەداوە ئەو لە مەذهبی ئیمامی شافعیش دەبایە ڕاجع بایە شیهان ڕاجع بایە زۆر بە قووەت بایە لەسەر ئەو ڕەئیەی وەلامی دەداوە مامۆستا پیاوەشی زۆر قسە خۆش بوو لە مەجلیسی کەدا دەنیشت داعیە و تەکەبور و ئەوانەی نەبوو سوالەکرد لێ کردوایە و سوالەی زۆر بە پوختەی لۆ جواب دەدایەوە و دائیما نەسیحەتی مەلایانی دەکرد کە ملتەزیم بن بە مطالعی کتێبان و بە قورئان خوێندن و لە ئاخر جار کە دەرسی دەداوە و ئیمامەتی و پێشنوێژی و تارخێن و ئەوانەی دەدا لە مزگەوتی خانەخایە ئاخری وای لێ هات بێتاقەت بوو
بێتاقەت بوو ماوەشی شێخەکانی وێندەرێ متەوەلی مزگەوتی شێخ مەزهەری خانەقایە سیارەیان لۆ دەگرت لە مارێ ڕابە سیارەی دایان هینا و بە سیارەش دەیان بردەوە ئاخری وەی لێ هات تااقەتی نما بە سیارەش بێ گەڕاوە مزگەوتی شێخ مستەفای لەوێن دەرێ شێخ مستەفا بەڕەحمەت بێ غورفەچی خاصی دایەوە خادیمەکانی مزگەوتی تێگەیاندن کە خزمەتی ماسمولا شەریفی بکەن و چاویان لێبی لەو هۆدەیە دادەنیشت ماریشی لە مزگەوتی نێزیک بوو داهات لەوێن دەرێ عیبادەت و تاعەتی دەکرد و مطالعەی کتێبانی دەکرد و تا وای لە هات ئاخری نەیتوانی بێتە مزگەوتی شێخیش چۆ مارێ لە مارێ نەخۆش کرد لەو حالەتەیدا خرگ ئەوەندە نەخۆش بی ئەو های لێبێ نەتوانی تەنیشتی خۆی بگۆستەوە نە علمی بەبیر دەیە نەچ ئاگای لە چ دەبی لەو حالەتەشدا دەرسی مەمە دەگوت و دەرسی مەمە لایەن دەگوت پێی دەگوتین ئەوە ئیمامینەوەی ئەو های فەرمووە و حەدیثی خۆشەویستی ئەو هابی و ئەو هابوو تا لە ساری 1986 لە 22 مانجی یەک لە ڕۆژێکی بەفر و باران مامۆستا وەفاتی کرد لە قەبرستانی گردەڕەشەی شاردیانەوە ڕەحمەتی خوای لێبێ یا رب العالمین گۆڕی پیرۆز بێ وای بەهەشتا جەنەت الفیردەوس الأعلا جێگایتی ئینشاء الله و علمەیە کە بەجێ هێشتیە هەمووی سەدەقەی جاریە خودای تەعالا بە مەلایکەتانی خۆی ئەو قەرەم و کاغەز و دەفتەرەی هەر ناگری هەر لۆی دەنووسن ئینشاء الله. طبعا مامۆستا مەلا شەریف پیاوێکی زۆر عاڵم بوو ئیجازەشی زۆر داینەوە لەگەر علمیش زوهدیشی هەبوو تەسەووف بوو تەسەووفیشی هەبوو زۆر لەگەر شێخ مستەفای وان عەلاقاتێکی زۆر گەورەیان هەبوو لەگەر شێخ مستەفای نەقشەبەندی واتی دەگەم وەکوو ئیمامی شافعی دەفەرموو فەقیها وصوفيا فكن ليس واحدا فإني وحق الله إياك أنصح هيك لشعر كان إمام الشافعي شعرك دور دريجة لسروي دري فقيها وصوفيا فكن لي جماعة مستا علمي هبو زهدي هبو تقوى هبو وزورش علماء كاني هولي زور بحثي علمي وان حتى لا يزالش علماء كاني هولي بحثي علمي ويدا كانوا كهو فايدي طبعا ما مستا كان زور استاش ملاي باشي إجازة لكن يورجت استاج سكاتي كا هر علمكي بلاو دبيت وباشي وفاتشي خيري هلو تشيتشكا أو علم ينتفع به وكي بيغمبر صلى الله عليه وسلم بخش عالمك يزيلك يجبو وانا زور من أو تشتم ديتي لكن لتاريخي فوق علماء وانا حتى لدسنويسي وقت كتابي عندنوسين وانا زور محاولة عندك بهمو طاقتي خو كخول الرياي دور بيخنوا هر تشتكي بكن خالصا ومخلصا بخوي بيجي خول الشبهات يشخو عند بورز نكو لا حرامي خول لهمو تشتي لا بياوي مزاهد و بياوي متقيش هر هواي وكو عبد الله خرباني وكي شو كان مولانا خالد وكي برحمة بيتن خدا رحمه الله ما مستوي وعبد الله خرباني لسليمانية إشكالك يهبو لتحفي هستا شو مالي خانكشي دو طباق بو دو نوم بو اوش لبرده كي دركيلي دا إمام عبد الله شيخ عبد الله خرباني هاتا داري قلت وكيه قلت والله وخالد هاتي إشكال هنا قلت قربانا من إشكالك من التحفة ليلة قلت دبين بك بيكوا أو لطبقي سريبو أوش لطبقي خوريبو قلت بيكوا قلت لوي تخين دموا قلت ما معناه كي والحاصل
إشكالك أنت فكر كنت إشكالك أنت فبقول يا ولا بل إشكالك دي كم بيدا بو كنت عمرك تو 86 صالة كو هاو تشاو كانت بقوته قلت منذ أن فرقت بين يميني ويساري ما نظرت إلى حرام جاء وانا أفعل بانا أوانا هبون زي الشيخ زكريا الأنصاري كعالم وعمري سطو تقريبا بالصال بو ويلي هات كتلة للدواء وقت آخر عمري أخو وكوا دائما دبي بيني تكرار دانشد وقت نويجدات رأسا ببيعه هر دستا دست نويجده شو نويجده كرت ورأسا باشان دكرته هو وكي خداني مثلا فتح القرية أو متن الغاية والتقريبا يش عمري 66 صار بو شاو دودانو بيو جسدي همو چونك أوانا أعضانا لحالة جاهلية استعمالها نكرية ولا حرامي دعاء باري تعالى لوان هيشنا وحتى وفات يقت بەڵێ بینەرانی ئازیز خۆشەویست کەسایەتی سەردەم ڕێزار جەنابی مامۆستا مەلا عەبدولغەنی تاها ئەو کەسایەتیە بەرزە دەستپێشی تەمەنی لە زانستە شەرعیەکان لە خزمەتی ئەو مامۆستا بەڕێزەیە بوو و زۆریش لە خزمەتی بوو تا ئەو کاتەی مامۆستا خۆی دەڵێ من ئەو کەسێک ئێستا من هەم پەروەردەی دەستی ئەو مامۆستا بەڕێزم زیامە لە خزمەتی ڕێزار جەنابی دکتۆرە سەربردەی جەنابی مامۆستا دەدوێنین بۆی کە ئاخۆ چەند لە خزمەتی بە زانستانێکە لە خزمەتی خوێندونە کامانە بوون دواتریش سەربردەی ژیانی ئەوی زۆر لایە لەبەرەوەی تەمەنشی زۆر لە خزمەتی بووە لە خزمەتی جەنابی دکتۆری بەڕێزا دەردەشێکن دکتۆر جان سەلامی خوات لەسەر عليكم السلام ورحمة الله وبركاته زۆر بەخێر بێن دار بنیاخوا دکتۆری بەڕێز سەرەتای تەمەنی بەڕێزان لە زانستە شەرعیەکان لە خزمەتی جەنابی مامۆستا بووی حتمەن شتی زۆری ئەوت لایە لە بەمانی باسکەی یان ئەگەر بێت و پرسیاری ئەوە بکەین کەسایەتی مامۆستا تێکەڵی لەگەڵ بەڕێستانە لە سەرەتای تەمەنی بەڕێستان لە ڕووی زانستە شەرعیەکانە چۆن بوو و چۆن مامۆستایەک بوو لەگەڵتان طبعی بەنسبەت مامۆستای مەرحوم مامۆستا مەلا شەریف دووشیوانی خوا عافیکە قەبری پڕ نور بیتن وەختی خۆی باپیرم خوا عافیکە ئەو لەگەڵی برادەر بوو ئەو تەکلیفی کرد کە بێتن لە مزگەفتی خانەقا بیتە ئیمام و خەتیب طبعی کە ئەو حال لێندرەوە لە ڕای سپارکەوە ئەو نەوەم هەیە ئەوەش لۆم بکەمەلە طبعی کە هات ئەو وەختی کە تەقریباً 12-13 ساڵان بووم ئەوها دەستی کرد بە قورئان خوێندن لە ئەوەلی مەسەلەن وەکو بە حوجزیەت و ئەو شتانە ختمی قورئانم کرد پاشان عەوامیل و فەتح القەریب و ئینجا منهاج و پاش ئەوە شەرحی ئەلفیە ابن مالک شەرحی ابن عەباقیل و وحاشەی خوضەری لەسەر ابن عەقیل ئەوانە هەمووم لە خوێند پاش هەندێک شافی و کافێم خوێند ئەوە تەبیعی کە باز دەکەم ئەوە کۆتایەکانی بلین شێستەکان بوو تقریبا من 5 عەدادی بووم تەخەڕوجم دەکرد ئەو وەختی چوومە کولی کە چوومە کولی تەبیعی ئەوانە هەموو خوێند و لۆم ئاسان بوو لێندەر ئەوە نەبوو بەحەقەت مامۆستا مەلا شەریف خوا عافوی کە پاش فەزلی خوای گەورە ئەو بەڕاستیە من بوویمە ئەو پیاوە کە مەسەلەن وەکو بلی ناوکم هەیە لە ناو خەڵکی چونکە ئەو فێری کردم ئەو وای کردم کە بەسەر مینبەر بکەم چونکە بەڕاستیە یەکێک لە عمری 15-16 ساڵی هەرزەکار بڕک یعنی زەحمەتە بەس لەو سەردەمیش بە تایبەتی لەو سەردەمیش کە ئەمنی بەسەریە خست تەبیعی دیارە شتێکی ئەوە دەبوو ینی مامۆستا زۆر کات ئامادەشی لێکردبووی کە تو چۆن دەڵێ ئامادە باشی تێ بێگەر مامۆستا بۆی نەکرات و بۆ سەرم بەێ بنێ هەموو جار دەیوە خۆت حازر کە من ئەگەمەسەن جار بەزار نەساغ دەکات دەچۆوە لێو خۆت ئامادە بکە لە بۆ خوتبەی بەزەگەرە من هاتم بەخۆم بەسەر دەکەوم مامۆستا کو متمانەی دروست کرد منبەری خۆی بداتە تو لە کاتێک تۆمەنێکی کەمت هەیە
حرب طم قد ديدا مثلا لو درسي بمن لقوتهم سؤال جواب مزور لي ذكردو مثلا وكو بليشتشي او كردبو حراس وهي كان ذات طبي امامتي بيكردم هر امام قلت ورا بيشكوا بأمادة باشي بأمادة باش نوێژی مەغریبی و تەبی نوێژی مەغریبی بەخۆت دەزانین زۆر ئەوە نییە بڵێن سوورەتی گچکەی لێ دەخێنرێتن بەس بەڕاستی ئەو وەختی باو نەبوو یعنی سان قورئان لەبەر بکاتن ئەز یعنی زۆر ئەو شتە بانتەبە ئێستا ئەوە بۆ ئاخرەوە شتانە بەڵێ مامۆستا کەسایەتی مامۆستا لە ڕووی زانستە شەرعیەکان ینی دەکرێ بڵێن کەسایەتێکی تایبەت و تاک بوو لە سەردەمی خۆی لە زانستە شەرعیەکان بالی وەکو عەرزم کردی گوتم مامۆستا هەموو ڕۆژ و بە تایبەتی ڕۆژی سێشەمان کە لە ناو فەقیان و مامۆستایان عادەتە دەرس نییە ئەو مامۆستایان کۆ دەبوونەوە ئەو مەسایل شەرعیانیان تەڕا دەکرد ئەو سێشەمەی لەو چدانە بەس مەلایەکان بێنێن دەرەوە بەس مەلایەکان ئەو مەلایەکان وەکو عەرزم کردی مامۆستا مەلا مەسعود و مامۆستا مەلا عەبدولقادر و مامۆستا مەلا طەیب و مامۆستا مەلا تاهیر و ئەوانەی کە بردنە خوا عافیان کە مامۆستا مەلا عەلی بیرە عەرەبان وشيخ عبد الله قردة سوري مامۆستا عەبدولحەمید مدرس بالعدادی کوردستان خەلکی دیبەگەی کوڕی مامۆستا نازان نای باب لە بیر چووە طەبی مامۆستا مەلا و بەس مامۆستایشی زۆر معتەبەر بوو و زۆرش عیلاقەی خۆش لەگەڵ مامۆستا مەلا عەلی بیرە عەرەبە یعنی ئاخر مەسەلە ئەگەر ئەو بیگوت باە ئەو مەسەلەی وهایە تەواو دەیانگوتەوە قەرارماندا کە ئەو مەسەلەیە ڕاستە یان ڕاست نییە. شێخ مستەفا بەڕەحمەت بی چ شایدش لێ بۆ ئەو دەدا؟ شێخ مستەفا ڕەحمەتی لێوی طەبیعی بەخۆی مجازی شێخ مستەفا بوو مامۆستا مەلا ئەوە عیلاقەشیان زۆر بوو یعنی طەبیعی هاتووی دەکرد ئەو شتانە ئەوجا کە بەعزەگە مەسائلی فقی هەبایە فەرمووی بوو ئەمگۆ بڕۆن لای مەلا شەریف ئەو بەحری فقه لە خانەقایە هەتا مجارەشیان لە خزمەتی بووم بەعزە شتە بوو کە لە بۆ ئامۆژگاری چوومە خزمەتی فەرمووی ئەگەر ئێستا من لەبەر ئەو مەقامی نەبدێم لە خانەقایدا دەنیشم جێکی ئەو هابوو. بەڵێ ئەمبالێ لە ڕووی وتار مامۆستا جاز وتاری هەینی چ وتاری عەسران لەو سەردەما وتاری هەینی بەڕاستی وتارەکانی زۆر وەکو بلێ لەگەل وەقت دەگونجا و دەتانم بڵێم یەکەم مامۆستا بوو کەوا لە حەدیثی سەحیح و عەزی لە بۆ عالەمی بداتن. چۆن؟ چکە پێشا مەسەلەن ئەوە نەبوو بدەین هەر دوڕەت الناسحین هەبوو ئەو هەموو حەدیثە مەوزوع و زەعیفانەی کە ئەسڵ ئەتەسا لەوانە بەس مامۆستا ڕەحمەتی خوا لێی مامۆستا مەلا شەریف تازە تازە ئوسوول دەرچوو بوو ئەو خاصەن وەکو بڵێ زلدی پێنجەم کە بەحسی قیامەت و ئەشراتی سا ئەوانەی دەخینەوە ئەو مزگەفتە تەبیعی پڕ دەبوو. لەکوێ لەوەی دەهاتن مامۆستا؟ خەڵکەکان خەڵکی هەولێر هەمووی خەڵکی هەولێردا ئەو کات هەولێر بوونە بابرێن هەتا شۆڕش ئەو لە دەوروبەرەوە ئەوی دیکەش تەبی بەنسبەت ئەو وەختی ئەوەی مکەبیرەی مزگەوتی خانەکە زۆر بە قووەت بوو هەتا ئاخری شۆڕش دەگەیشت عالەمەکە هەموو سۆل بوو لەبەرەوە عالەمەکەش هەموو لێدا دەنیشت گیان دەدایە یعنی بەڕاستی وەکو بلێ وعیەکی دینی سەقافی زۆر لە عالەمی بڵاو کردەوە. بەڵێ کاریگەری مامۆستای لەسەر خەڵکی لەسەر قوتابیەکانی لەسەر مامۆستایە هاوڕێیەکانی با بڵێن چوای کرد بۆندە کاریگەری بی لەسەریان لەبەرەوەی ئەو مەکانتە عیلمیی کە هەبوو چونکە کە مامۆستا قسەی دەگوت ئەوەیە قسەی ئەوە تەوا لە عیلمەکان لە علومی شەرعی ینی لە کامەی زیاتر لە فەقی زۆر ئەوە بوو لە فقه اعتماد دەکردە سەر مقارنیان بەس ئیمام شافعی لە ئیمامی شافعی زۆر تقریبا ئەو وەختی ئەو شتانە باو نەبوو جار بەجار ئیشارەتی بە قسەی ئەبوو حەنیفەی دەکرد و ئەوانە هەتا مامۆستا مەلا طەیب براشی ئەویش هەر حازری ئەو مەجلیسەی دەبوو. بەڵێ طەبی ئەو وەختیش دکتۆر محەممەدی کوڕی لێرە نەبوو لە بەغدایە بوو ئەو ئیمامی لە عسکەری ئیمام بوو. بەڵێ لەتیفەیەک سەربردەیەک لە ژانی جەنابی مامۆستای بۆ نمونە باس بکەی. وەڵڵی لەتیفەکەیە طەبیعی مامۆستا طەبیعی بڕە عەسەبی بوو عەسەبی ئەمیش وها تەسادوفی کرد یعنی فەرمووی سبەینێ
خۆت حاضر کە لە بۆ خوتبەی پێنجشەم بوو بەلێ گوتم باشە بەسەر چا نەدەمەسم بخۆ بەکەی خۆ مەوزوع چال بژێرە ئەمش نازە ئەل قەزا بەحسی ئەوم کرد تووڕە بوو ئەخەر تووڕەبوونەکە لەسەر س مەوزوعەکەی هەر بیان مەوزوعەکە ویان تووڕەبوون سفەتەکی باشتر ئینسان تووڕەن لا تەغزەبەوە نییە ئەمیش لە خوتبەی تەبیکە بەڕک بە عەرەبی دوایە گوت ئەوشم کرد بەڕاستی تووڕەبوون مامۆستا ئەسەر هەر لە بیر نییە یعنی ئەم کۆ بێدەوی دەکەم ئەوەم گوتم وەڵڵی تووڕەبوون سفەتی پیاوی بێعەقلە یعنی هەر ئەوەندەم گوت ئیتر ئاگام نوێ هەرەوە وەڵڵی ئیترەوە بوو تاوابوون چوونە گوتی وەڵڵە هەی ئەحمەق هەی گەوجە ئەتۆ ئەو قسانە لەگەر چێ بوو گوتی کو ئەو قسەی دەکەیت وەڵڵاهی مامۆستا وەڵڵاهی ئەم ئەوی لە بیرە نەبێتوو بووی ئەم قسەکەم کردی ئەو شتارە گوتی بڕۆ ماڵی دیسان تووڕە بوو بڕۆ ماڵی گوتم باشە دڕۆ خۆ عقوبە نەدا دواتر بڵێ مامۆستا زوو سار دەبووە تاوی ڕۆژ جمعە بوو ڕۆژ زمانیش دایمە برنج و پڵاو و گۆشت و شانە هەیە وەڵا حەج یعنی ساعتی پێ نەچوو دیتم خادیمەکەی مزگەوتەی نار و گوتی مامۆستا لێ بابێتە وەردان شدەی نانیم خودەی زۆر ئەو هەرەوە مامۆستا عەلی بەڵێ بەڕێزێتی یەکێک لە کوڕەکانی جەنابی مامۆستای لە سۆنگەی تۆ لە ڕوانینی تو بەڵێ جەنابی مامۆستای مەرحوم پێم بڵێ ینی وەکو پێ هەڵداگوتنێک و پێناسکردنێکی مامۆستاوەی کە تو لە زهنی خۆتەوە ناسی و تا بتەوێ ئاشنای ئێمە بکەیت چۆن دەتوانی باسی بکەیت بابم طبعی من زۆر لە خزمەتی بوومە چکە من کە دەچووە مزگەفتی خانەقایە نێوڕانان ئەمن شیوم لە بۆ دەبرد وەکو یعنی چه شیود لە بۆ دەبرد لە ماڵی نای نەدەخوارد بەڵێ لە ماڵی نای نەدەخوارد یان نانە نەداهاتەوە نێوڕانیان کەی دەچۆ مزگەفتی سبەینێ لەگەم مەلا بانگدانێ دەڕۆیشت هەتا مزگەفتی هەتا پاش نوێژی عیشای ئەو جەداهاتەوە ئەوە لە چ زمانەچی لە کام مزگەوتی لە مزگەفتی خانەقای شێخ مەسەری کاتی کە ئەو مزگەفتە نۆژەن کراوە بزەبت ساڵەکەی نازانم بەڵام بابمیان لەوێ تەعین کرد وەکو وتارخوێن و پێشنوێژی ئەو مزگەفتەی لە فەرزەکان دەماوە کێشە نییە بەڵام کاتەکانی تر لەبەر چ دەماوە هۆی مانەوەکەی چ بوو هەر لەوێ بوو لە سبێنێ کە دەچوە مزگەفتێ نەداهاتەوە تا پاشیش ئاخر دەرسی هەبوو یان چێ دەرسی هەندە فەقێ هەبوو دەرسی پێدەگوتن بەڵێ هەندە مەلا بوون داهاتن دەرسیان لەکەن لە بۆ ناخواردنش نەداتەوە لە بۆ ناخواردنش نداتەوە نان یان ئەمن دەمبەر باشە هەر با لە خۆشی پرسیارێکی بکەم بەڵێ ئەو کاتەکە نەداهاتەوە مەسان ڕۆژێک دوودا لە ماڵی با بڵێن داچی بەڕێستان بەڵێ ئەوی شەر بە ڕەحمەت بێ گازان لێ نەدەکرد مەلا لۆنایەوە ماڵێ نا فێر بووبوون هەرکە ئەو ڕۆژەی تەعین بوو لەو مزگەفتەی هەتا بە یەکجاری هاتەوە مارێ سبەینان پێشی مەلا بانگدانێ دەڕۆیشت و نوێژی عیشایەشی دەکرد ئەوجە دەگەڕاوە هەریان نانی مەغریبێ داتەوە ماڵێ هەمووی نانی مەغریبی لۆ پاشی شایە دەیخوارد عادەتەنیش قەت برێن شتێکی وا قورسی نەدەخواردای من یان نان و ترێ بوو یان نان و ماستا ئێوارەکان بەس نیوە ڕۆیان هەم لە مارێ خۆمان شیومان دەبێت هەن لە مارێ حاجی مەحەمەد هەبوو باپیری مەلا غەنی نیوەڕۆیان شویان لەوە دەنارد ئەوەندەی کە دەماوە مامۆستا بەس بێنەکەی دەرسی گۆدان هێوارەکەشی لەوێ بە خودایی پێشی نێوڕانێش دەرسی هەبوو وەختی عەسرێش دەرسی هەبوو بەعزە مەلایەکی هەولێرێ بازەمەیەکیان لە بیرمە سەید عوسمان بوو یەکەکی دینایی مەلا مەحەمەد بوو ئەوەی کە لە بیرم بی تر ئاخر و ئۆخری ئەو مەلاغەنی باپیری بەڕەحمەد بیناوی حاجی محەممەد بوو گوتی مامۆستا گوتی بڵێ گوتی حەزم لێیە غەنیم لۆ بکەیە مەلا هەر بەو لەهجەیە ئیتر
وەختە شێخ مەلاغەنی لە کمبامی دەخیند وای لێ هات گوتی کاک عەلی ئەتوو پێویست ناکا بێی خزمەتی بکەم بەخۆم خزمەتی دەکەم مامۆستا بغنی ئەرێ وەڵڵا بەڵێ قەت لە یاد ناکرێت وایە مامۆستا لەبەرەوەی مامۆسایەکی هەم پڕ عیلم بووە هەم زاهید بووە بۆ خوددا سڵحە بووە هەندێک مووقیف لە سەردەستی ئەو ڕوویداوە هەڵوێستەی لە سەردین هەم وەکو ئەخلاقیەن هەم وەکو دینیەن ئێستا هەم وەکو کەسایەتی کە ڕێزی لێنراوە لە یەک لە سەرکردەکانی ڕابردووی عێراقا بوون منە سەربردەکەی لەوێ گەلەمانی باس بکەی ئەوە لە 13 چاری 1966 عەبدولسەلام عارف کە ئەو کاتی ڕئیسی جمهوریەی عێراق بوو کۆماری عێراق بوو بە سەردانێک دەچیتە جنوب تر لە بە هەلیکۆپتەر دیارە هەلیکۆپتەرەکەی خەلل لە چیرێ دروست دەبی دەسووتێن هەمویان دەستێن ئەوەی لە گەریتی وا تێگەم 11 کەس 12 کەسی لەگەڵ بووە تر عەبدوڕەحمان عارفی برایان لە جێیدانا و ڕاستە و خۆش لە قاعەی ئیجتیماعات بوو نازانم ئەلمهم تازیان لۆدانە کە تازیان لۆدانە هەرچی شاری عێراقە دەچن لۆ تازەی بە سەرۆکایەتی کەسێک شاندی هەولێرێش ئەو کاتەوە تەسەور دەکەم محافظم لەبیر نەمایە بەڵام بە محافظتەوە و بە ڕئیس بەلەدێتەوە هاشم چەلەبی بوو وا تەسەور دەکەم ئەوەی پیاوەشی ماقول بوو و ئەشرافی هەولێرێ چوونە تازیەی ترێ کاتە مباشر لە تەلەڤیزیۆنی پیشانی دەدا ئەمن بە چای خۆم دیتم هەر سەرۆکشان دەچۆ سەر منسەی وتەی هەبوو چەند قسەچی دەکرد پاش قسەکانی دەگەڕاوە جێ خۆی عەبدوڕەحمان محەممەد عارف لە جێ خۆی هەر دەستاوە و دادەنیشتەوە وەکو ڕێزک تر بابیشم ئەوەی هات نۆرەی هات چووە سەر منەسەی وەفتی هەولێر قسە بکە بۆ بە ناوی هەولێر قسەی کرد لە بیرم نەمایە بەڵامەکانی نووسی بە ئێرتیجالی بوو تۆ خوتبەشی ئێرتیجالی بوو بام خوتبەشی ئێرتیجالی بوو قەت ڕۆژان وەرەقەی دەست نەدایە بستە سەر ئەوەی منبەرێ و خوتبەی بدا بە نووسی چەند حەدیسەک و چەند ئاەتێکی گوت خوێندەوە و پاشان گوتی دوعایەکی لۆ کرد ئینشاءڵڵا خوا بە بەهەشتی شاد دەکا ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون والسلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه ویستی بستەوە جێ خۆی دابنیشی عەبدوڕەحمان عارف لە جێ خۆی هەستا هاتە پێشی دۆقەکی زۆر گەرمی لەگە کرد کە دۆقەکەی لەگە کرد بڕۆک هەندێک قسەشیان کرد بەڵام قسەکە معلوم نەبوو چییە ئەتر پاشان بام چۆوە جێ خۆی دانیشت یعنی ئەو ڕێزەی لە بام میگرت لەو ڕئیس وەفدانە لە کەسی نەگرت نیشانەی وقار و دڵسۆزی زەنای مامۆستا بەکەوای کردەوە مەحبوب گەورە بێ یەک لە هەڵوێستەکانی تری زەنای مامۆستا باسەکرێ مەسەلەی ئەو کاتێک کە لە فەقەیاتیە کوتبەی ڕاتبێ کۆ دەکەنەوە عادەتەن تەبێ ئەیا وەختی خۆی لە دەشتێ ئێواران شیو دەکرا هەر کەسە بەرپرسیار بوو لە چەند مارێک بچی ڕاتبەی بینی باب میش دیارە چەند مارێکیان لۆ تەرخان کردیە دەچێندە دەگۆڕات بە ڕەحمەت و لێبی و ئەوان تێدەگەیشتن و چی خوا کرد بیا قسمت لە بۆیان دەیناوە ئەویش دەهیناوە دیارە جارێکیان ئەوەش بە چ دەزانم بەوەی مامۆستا مەلا ئیسماعیلی دیبەگەی شێخ عەبدولکەریمی ئۆمەراوەی مامۆستا مەلا محەممەدی قەپرانی و چەند مەلایەکی دی کە لە ئاوکوور لە عمری خۆی بوون دەهاتن یانی دایان گوت مەلا شەریفە تو نەزانم چی لۆم ڕۆم بۆوە کە کیژەکە بابم زەلامەکی جوان بووە وەکو باسی لێ دەکەن کیژەکە پێی پێکە نییە ئەو کاتێک کاراتبێ دایتێ و زەردەخەنەکی بە دەموچاوی داهاتیە بام زەلامەکی دیارە وەکو باسی لێ دەکەن قەت گوناحی نەکردیە نە باسی کەسی کردیە نەجوونی بە کەسدایە قسەشیان پێگوتبی هەر خۆی کردیە چۆ بووشە ڕۆشیدایە وەڵا کە دێتەوە چ دەکە هەر دەستی ئەوەی بوخچەی خۆی تێک دەنێ و هەرا و جرکەکانیش و یەتاقەکانیشی لول دەدا دێنها فەقێ شەریف بە تەمای چی
وڵی ئێرە کەلچی نەمالە بۆ من کاکە لۆ چ بووە کەلچی نما و تاو دەڕۆم پاشان لۆیان ڕۆن دەبتەوە ئەو کچی ئەو مارەی پێی پێکەنی ئەو بەس ئارێوەڵە بە هەمان شێوە جارشتر ئەوە دەوێت گوند بەجی دێلی ئەو شەر لەسەر و مەسەل ئەوە سەر ئەوەیە ئەو کاتی لە گوندی بشریان بوو خدا عفویان کە ئافرەتە نەمایە هەر لە پێش دەرکەی دادەنیشت بابیشم پێ گوت فلان گوتی بڵێ گوتی لە پێش دەرکەیدا منیشە گوناها من دەسمە مزگەفتی ئەتو هەر لە پێش دەرکەی گوتی مامۆستا زمانیان وایە گوتی پاکۆوە بچم پاکۆوە بچم ئەوە پێش دەرچێ ماڵێ خۆمانە وەڵای ڕاست بابم ناستە مزگەفتێ ئەجا نازانم نە نوێژینی و ڕانێ بووە نە ئاسرێ بووە ناستە مزگەفتێ و ڕاست دەگەرێتەوە مارێ و یەک مار لە بشریان ناوی حاجی اسماعیل بوو پێیان دەگۆ حاجی سمۆ ترمبێلی هەبوو وتی حاجی وەرە مارەکەم لەو بوازەوە لەو مسری ئێتر گواستیانەوە بەڵام نیانێش هەفتەک پێ بچی ڕیسیپی بشریان چون هینایانەوە ئەو زەبا سەربردەشتر شێ منەوە باسیکەم مامۆستا شەرحی سەمەدیە دەکا بەێ سەمەدیە پاشەوەی کە تەواو دەبێتن هەڵدەسێ کتابەکە نووسراوەکەی خۆی هەموو دەسووتێنی فی سەبیلی ئەوەی نەکو شتێک بڕاتە دڵی بڵێن مامۆستا فلان شەرحی فلانە کتابی کردیە ینی ئەوەندە زاهید و بە خوددا سڵحابوونەوە لێ حاڵی بوونەکە وەکو خۆپارێزگاری ینی لە ڕووپامای تووشی ڕیانە بن. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی بیستتان لە زار و زبانی ئەو مامۆستا ئازیزانە بەشێکی زۆر کەم بوو لە ژیانی پڕ لە سەروەری و پێگەی زانستی ڕێزار جەنابی مامۆستا مەلا شەریفی دووشیوانی جا مامۆستا لەگەڵ ئەوەی کە پێگەیەکی زۆر بەرزی کۆمەڵایەتی هەبوو لە ئاسێکی زۆر بەرزی زانستی بوو مامۆستاشی زۆر کاریگەر بوو وەکو مەرجەع و منبعێک کاریگەر هەم بۆ خەڵکی ئەو سەردەم و هەم بۆ مامۆستایانی سەردەم خەڵکانێکی زۆر کەلک و سوودێکی زۆریان لێ وەردەگرت هەم لە وتاربێژیشە وتاربێژێکی زۆر سەرکەوتو و کارامە بوو. ئەو مامۆستا عەزیزە لە ساڵی 1992 لە گوندی دووشیوانی سەر بە ناحیەی قوشتەپەی سنووری هەولێر لەدایک دەبێت لە ساڵی 1986 لە تەمەنی 94 ساڵیە لە شاری هەولێر وەفات دەکات. تەرمەکەی دێهێنا گۆڕستانی گردەڕەشە کە ئێرە گۆڕەکەتی لە شاری هەولێر. خۆشەویستان ئەزیزان ئەوە سەربردەی مامۆستا بەڕێزەیە کە ئێستا تەرمەکەی لێرەیە بەڵام گومانی باشمان بۆیە کە ڕۆحیانەتی لەگەڵ پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ و شەهیدان و پیاو چاکان و ساڵحان لە کەشکەشانی فەلەک لە خزمەتی باشەکانی خوددایە. خۆشەویستان سپاسی بینەریەوەی ئەزیز و خۆشەویستەکەین تا ئێرە لەگەڵما بوون. سپاس بۆ ئەزیزانم لە ستافی ڕچەکە لەگەڵمان ماندوو بوون تا بێگەشتنەوە بەخوای گەورم سپاردن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.